سڵاوتان لەبێ خۆشەویستان، من چۆمان خسرۆم لە رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی لەگەڵتانم. مژاری دیداری ئەمجارم تایبەت کردو بە کۆتاییێنان بە ئەنجامدانی خولی شەشەمی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان. ئەنجامدانی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان دوای ئەوەی کە دواکەوت و سەرۆکایەتی هەرێم چەندین مەرسومی دەرکرد بۆ زووتر ئەنجامدانی، بەڵام لەم پەڕ و ڕێگر هاتە پێشەوە لە کۆتاییدا لە 20 ئۆکتۆبەری 2024 هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئەنجام دران. بۆ ئەم باسە لەگەڵ مامۆستا سیروان حەمە شەریف ماستەر لە یاسای نێودەوڵەت یاخود چاودێری سیاسی ئەم بابەتە دەوروژێنم. مامۆستا بەخێراتی. سەلامەتی کاک چۆمان، سوپاس بۆ جەنابەت. زۆر سوپاس بۆ جەنابتان. مامۆستا بۆچی لە هەڵمەتی هەڵبژاردنەکانە دەوترا هەڵبژاردننی ئەم جارە چارەنووسازە، یعنی ئەنجامدانی هەڵبژاردننی هەرێمی کوردستان بۆ خولی شەشەم بە چارەنووساز ناو دەبرا. بەناوی خۆی گەورە سوپاس بۆ دەرفەتەکەی جەناب سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆ ئەوەی دەنگ و ڕەنگی ئەمە بینێ. لە ڕاستیە هەر خودی پرۆسەی هەڵبژاردن بۆ وا گەڕێتەوە کە خەلەلێک لە سیستەمی حکومڕانیە هەیە، کێشەیەکە تەواوبوونی سەردەمی حکومڕانی ئەو کابینەیە یان هەر جۆرێکی تریان هەنێک جار بەهۆی قەیرانێکەوە بەهۆی کێشەیەکەوە لە وڵاتیان لە هەرێمایان جێگایەک ڕۆدا ناچار دانیشتوان بۆەوەی شەرعیەت بدەنەوە بەدەسەڵاتی ئیداری بەدەسەڵاتی کارگەڕی پێویستە هەڵبژاردن بکرێت. هەڵبژاردننی ئێمە ڕەنگ بە جیاوازەکەی لەوە بێ کاتێکە لە زۆربەی حیزبەکان یانوت هەوادار و دەنگدەری خۆیان تەنان دەنگدەری خەڵکی تریشیان هانەدا بۆی بشن سەرسنۆخانی دەنگدان، یانوت ئەم دەنگدانە بۆ ئێمە چارەنووساز ئەم هەڵبژاردنە لەبەر چەند هۆکارێک لەبەر ینی کۆمەڵێک هۆکار لەبەرەوەی ئێمە پەرلەمانمان پەکی کەوتبوو، حکوومەتمان حکوومەتێکی کاربەڕێکەر بوو و چەندین قەیران ڕووی لە هەرێمەکەمان کردبوو. ئەتوانم بڵێم هەرێم ڕاستە لە ساڵی 2014 و 2015 سەرباری ئەو قەیرانە زۆرەی سەرباری ئەو هێرشە گەورانەی کە ڕێکخراوێکی تیرۆریسی وەک دەوڵەتی وەک داعش کە بەخۆیان بە دەوڵەتی ئیسلامی ناساند بوو کردبووە سەر هەرێمی کوردستان، بەڵام هەرێمی کوردستان کیانی خۆی پاراست بوو، خەواری خۆی پاراست بوو. بۆیە لە ڕووی معنەویەوە لە ڕووی سەربازیەوە لە قەبارەی خۆمان گەورەتر چاومانەدا. طبعا سنەتی وڵاتی داگیرکەروایە ئەو نەتەوەی داگیرکەروایە کە ئێمە نەتەوەیکی داگیری کردوین پێڵێن زمانی عەرەبن ئەو حکومڕانانەی کە حکمی دەوڵەتی عێراقیان کردو بە درێژایی مێژووە گەر مێژووی عێراق خوێنیتەوە هەر کاتێک کە بێت دەسەڵات بوو بێتن پەنایان بردووە بۆ بەرگرتن و کاتێک کە دەسەڵاتیان پێیا کردووە بە پێچەوانەوە فشاریان لە کورد کردووە، زەختیان لە کورد کردوەوە. پاش نەمانی داعش لە عێراقا پاش تا ڕادەیەک هاتنەوە سەر خۆی دەوڵەتی عێراقی دەوڵەتی مەرکەزی فیدراڵی بڵێن فشارەکانی بۆ سەر هەرێمی کوردستان زیاد. بۆچی مامۆستا پاش لە سەرەتای هاتنی داعش کە هەڵگەڕایەوە بۆ هەرێمی کوردستان لە 2014 بوو ڕقسەکان پێبڕی لە 2014 موچە و بووجە و فیشک نادرا لە گەرمەی شەڕەکە بەتەکید، بەڵام دوای ئەوە ئەگەر دیقەت بدەیت ینی فشارەکان بە موچەوە نەوەستا بەتەنها، دوای ئەوە نیشانەی پرسیارێن خستە سەر کۆمیسیۆنی ئێمە، پەرلەمانی ئێمە، دام و دەستگا شەرعیەکانی ئێمە و نەشیانە شاردەوە تەنانەت لە سەر ئاستی ناوخۆ لە هەرێمی کوردستانیشا کۆمەڵێک هەبوون بە دەفی ئەوان هەڵەپەڕین، بە قەوانی ئەوان هەڵەپەڕین. بۆیە هەرێمی کوردستان تا ڕادەیەک لە ڕووی ناڵێم لە ڕووی پەیوەندی نێودەوڵەتیەوە لە ڕووی پەیوەندی نێودەوڵەتی، بەڵام ئەوان هەوڵیاندا ئابڕۆخێکی ئابووری بخەنە سەر هەرێمی کوردستان تا زیاتر فشاری لێ بکەن. بۆی ئێمە ناچار بین بە تێک ڕای داخوازیەکانی ئەوان ڕەزامەند بین کە لە ئەسڵان ناتوانین ڕەزامەند بە داخوازیەکانیان. بۆیە هەڵبژاردننی ئەم جارە و زۆرێکیش یعنی زۆرێکیش باوەڕیانەوە بکە هەڵبژاردن ناکرێت. کاک چۆمان بۆچی ناکرێت؟ بۆچی چارەنووساز بوو؟ یعنی سەرباری ئەوەی کە هەموو ئەوانەی ڕەخنە و تێبینیان لەسەر هەڵبژاردننی ئەم جارە هەبووە بتوازەوە بێنە کە تا ڕۆژی پێش هەڵبژاردن خۆیان زۆرینەی خەڵکی خۆیان هانەدایان ئەم هەڵبژاردنە باشترین هەڵبژاردنە، نزیکترین هەڵبژاردنە سەر بەڵام دوای هەڵبژاردن کاتێک کە نەتیجەیان بەدڵ نەبوو کەوتنە لێ خوێندنی. بەڵام با لە بیرمان بێ با بینەری بەڕێز و گوێگری بەڕێزی ئەم کەناڵی جەنابەت لە بیری بێ ئێمە وڵاتانی کە خاوەنی سەروەری و سیادەن، ئێمە سیادەمان نییە، ئێمە سەروەریمان نییە، ئێمە وەکەڵێ وەک دەوڵەتێک نین، ئێمە خاوەنی سیادی خۆمان بین و کەس ناتوانێت تعدا بکاتە سەرمان. وڵاتانی وەک سووریا، وەک لوبنان، وەک یەمان، وەک تەنانەت وەک دەوڵەتێکی گەورەی وەکو کۆماری ئیسلامی ئێران، دەوڵەتی تورکیا ناوێرن پەنابەرنە بەر هەڵبژاردن. ئیسرائیل، فەڵەستین بۆ چونکە کێشەیان هەیە. ئێمە لە کاتێکە هەڵبژاردنمان کردووە کە سنوورەکەمان لە کۆمەڵێک قەیرانەیە کە وڵاتانی خاوەن سەرۆری و سیادە ناوێرن پەنابەرن بەر هەڵبژاردن و بزانن کێ لە هەڵبژاردنە کورسی سەرۆکایەتی یان کورسیەکانی دەستەکەوی پیرۆزبایی لێ بکەن بە پێشەوە ئەترسن وڵاتەکانی تێک بچێت و ئەگەر دیقەت دابێ سەرۆک کۆماری هەڵبژێردراوی ئێسەی کۆماری ئیسلامی ئێران نەیشا
شاردەوە ئێمە گەر هەڵبژاردنکەین دوور نییە کوردەکان بوون بە خاوەنی دەوڵەتی خۆیان ئێمە لەم کاتە هەڵبژاردنمان کردەوە بۆی هەڵبژاردن بۆ ئێمە مەغزا و مانایەکی فرە گەورە ڕەهەندێکی گەورەی هەیە بەدەر لەوەی کە ینی وەکەڵ ئێمە هامێکە بۆ نوێکردنەوە بۆ تازەکردنەوە شەرعیەتان بە دام و دەستگاکانی خۆمان بەڵام ڕەهەندێکی معنەوی هەیە کە ئێمە سوپاس بۆ خوا میلەتی ئێمە میلەتێکی توانیمان هەنگاوێک بنین کە وڵاتانی دراوسێمان زۆر ماوەیەکە خۆیانی لێ پارێزن ناوێرن خۆیانی لە خەرە بدەن بەواتە ئەمە سەیری ئەو تابلۆیە بکەین بە تایبەتی ینی لەم 2 ساڵە ئەهلەکان قۆزرانەوە بە تایبەتی ینی بابەتی گەرم ئوستاز ئەمەیە ینی یەکێک لە ئەندام پەرلەمانەکان یەکێک لە حزبەکان چەند ڕۆژێک لەمە بەرسکاڵای کردو ئەمڕۆ سکاڵاکەی ینی کەوانە بردەوە کە هەرێمی کوردستان نەتوانێت ئیقامە با بە دانیشتوان یعنی ئەوەی کە ئاکەنجیە دانیشتوی هەرێمی کوردستان ینی تا ئەو شوێنە نەک خودی دەوڵەتی ئەوەی کە پێڵن دادگای فدراڵی بەناو فدراڵی عراق کۆی ئەو بڕیارانەی دەرکرد بەڵام لە ناو خۆشە دنە دەر و هاندەری ئەوە بوون و کوجەناب تاوت و ینی بەهینی ئەوان هەڵاپەڕین ڕاستە فەرمووی قسەیەکی فارسی هەیە بام کوردەکەی بڵێن بۆی خەڵک لێ تێبگا ئەڵێ عجیب نییە ئەگەر ڕاوچی بە دوای نێچیرەکە یا بگەڕێ لەمە عجیبتر ئەوەیە نێچیر بە دوای ڕاوچەکە یا بگەڕێ ئەنی پێم سەیرە زۆر سەیرە خەڵکێکەیە ئەندامی پەرلەمانی عێراقا بە دەنگی خەڵکی هەرێمی کوردستان بووە بە پەرلەمانتاری عێراق زۆر باشە لەبری ئەوەی داوای مافەڕەوەکانی ئێمە بکە لە هەرێمی کوردستان لە دەوڵەتی فیدراڵی زۆر کورت و مختصر ئەندامی پەرلەمان مهمەی چییە کاک چۆمەنگیان مهمەیەکی هەیە ئێمە لە ڕێگای سنووقەکانی دەنگدان و ڕێن پەنجەی خۆمان بۆیە ئەەکەین شەرعیەت ئەدەین بریکارنامەیە کەکەینەوە بۆ کەسێک ئەیکەم بە پەرلەمانتار بەکرێی ئەگرم بۆی شەڕی قانونیم بۆ بکە وەک پارێزە چۆن کەسێکە چێ بریکارنامە کاتۆ کەسێکە بە پارێزەری خۆی بۆی شەڕ یاسایی بۆ کە لە دادگا ئێمەش بە هەمان شێوە لە بڕووی ناکری هەمومان لە دیموکراسی ڕاستەوخۆ نیە وەک یۆنانی کۆن دیموکراسی ناڕاستەوخۆیە بەڵێن دەنگدانی ناڕاستەوخۆیە بۆیە لە بریەوەی ئەو کەسە بچێ شەڕی قانونی شەڕ یاسایی بۆ ئێمە بکە لە بەرامبەر هەموو ئەو کوت لەو ئەحزاب و تیارانەی کە لە بەغدا هەیە بە پێچەوانەوە دژی هەرێمی کوردستان کار بکە هێشتا کە ئەمەم بەلاوە سیر نییە سیر ئەوەیە حیزبێکە بێ ینی پێی خۆش بێ بە دەستکەوت و شانازی وەربگرێ لە کاتێکە خەڵکێکە ئاوا دژی هەرێمەکەی خۆی بێ دژی وڵاتەکەی خۆی بێ ئەبێ نیشانەی پرسیاری لەسەر دابنی ئەبێ کەسێکی بە ناپاک بەڕاستیەوە ناپاکیە چونکە ئێمە گەورەترین هەنگاومە ئێمە با لە بیرمان بێ با بینەری بەڕێز و گوێگری بەڕێز هەمیشە ئەوەی لەبیر ئێمە تا نەبین بە خاوەنی دەوڵەتی خۆمان ئەوەی کە ناونراوە شۆڕشی کوردی قەزیەی کوردی ئەوەی کە ناونراوە کەیسی کوردی بە ئامانج ناگا ئێمە گەر دەوڵەتمان هەبێ ئەو جاگەن بە ئامانج بە ئامانج ئەگیرێت بە ئەم بەڵێ بەڵام بەڕاستی یعنی وەکڵێ سەقفی تموحی مەسئولێتی ئێمە ڕاگەیاندنی دەوڵەتە ئیترای ئیمڕۆیە وەک لە مەذهبی شیعە شتێکی پێڵێن تەقیە ئەوان ئیمڕۆ شتێکیان نەوێ بەڵام ئیشارنەوە تا ئەو کاتی خۆیەت ئێمەش پێویستە وا بین بۆیە لانی سەقفی بەرزی مەسئولێتی ئێمە ڕاگەیاندنی دەوڵەت و ئیعلانی دەوڵەت و کارکردن بۆ دەوڵەتە نەک تۆ بێ لەم هەرێمەش کەم بکەیتەوە دەسەڵاتەکان لە هەرێم بستنی تۆ بڵێ بیگەڕمەوە بۆ مەرکەز بۆ فیدراڵ یەکدانەوەیەکی کۆمەڵایەتی پاشان سیاسی کە ئێمە باسمان لە ئەنجامدانی ینی کۆتایی ئەنجامدانی خولی شەشەمی پەرلەمانی کوردستانە بەم واتایە لە ڕوو کۆمەڵایەتیەکەەوە دانیشتوانی هەرێمی کوردستان سزای ئەو ناپاکانەیان نەیە کە ئەچون لە دادگای فدراڵی عراق دژی هەرێمی کوردستان پێشووتر ئێمە خەفتمان لەوە خوارد کە وەکەڵێ ساڵح و تاالح لە یەک پاک ناکرێتەوە پاک و پیسجیا ناکرێتەوە لێک چۆن جیا بکرێتەوە کاک چۆمان ئێمە تا ئیستا لە ڕاستیات دەسەڵاتێکی دادوەری ئەوەنە سەر بە خۆمان نییە و کە تەحەیوزی نەبێ مەحسوبیەت و مەنسوبیەتی نەبێ و بتوانێت هەموو کەسێک بێنێتە بەر سنووقی دادگا و بین دەبەر قەفەسی دادگا و دادگایی بکە تەنها ڕێگا چارێکمانەوە ئێمە لە دەنگدانە خەڵکی نیشتیمان پەروەر خەڵکی هەست پەروەر خەڵکی نەتەوە پەروەر سزای ئەو کەسانە بدا فعلەن وەک جەنابتە فەرمووی زۆرێک لەوانی کە دژی ئەم قەواری هەرێمی کوردستانە بوون دژی دەوڵەت بوون دژی تەنانەت دژی زمانی خۆیان بوون بە فەخر و شانازیەوە لە کەناڵەکانی ڕاگەیاندن و دژی ئەم هەرێمی کوردستانە قسەیان نەکرد بەڵام خۆشبەختانە شکر وەک ئاڵێ هوشیارە مەحوی خەڵک هوشیار بووتەوە سزای ئەوانەیدا و نییە جارێک بچنەوە پەرلەمانی بەغایان بۆ پەرلەمانی کوردستانی زۆرێک لەوانە دەرنەچوون ئەگەر دیقەتی دابێ لەم لیستانەی ئەم دوایەشان ڕێژەی بەدەستهێنانی ئەو دەنگانەی کە بە تایبەتی هێزی یەکەم پارتی یەکەم کە هێنایی دەکاتەوەی ئەو دەنگانەی تەنها لایەنگران و تەرەفداران و موچەخۆرانی پارتی دیموکراتی کوردستان یا کادر من تەسەورەکەم نەک تەسەورەکەم یعنی بە بەڵگە ئەتوانم بیسەلمێنم تەسەور جایە و بەڵگە جایە ئەتوانم بە بەڵگە بیسەلمێن کە ئەو دەنگانە دەنگی حەقیقی پارتی دیموکراتی کوردستان نییە
یعنی چەند هۆکارێک هەیە ورتری کەرەوە دەنگی خۆڵەمێشی بەڵێ بەدەر لە دەنگی خۆڵەمێشی هەر دەنگی ئەندام و ڕێخستنەکانی خۆی نییە ئێمە با لە بیرمان بێنین چەند هۆکارێک وای کرد کە کورسیەکانی پارتی لە 46 کورسیەوە بێتە سەر 39 کورسی ئێمە ئەزانین لەم دەنگدانە ڕێژەی پوچەڵ زۆر بوو بەداخەوە یعنی زۆرێک لە دەنگدەری پارتیە زۆرێک لە هەوادارە سەرسەختەکانی پارتی ڕێخستنەکانی پارتی کێن پێشمەرگەی شۆڕشی ئەیلولی مەزنن پێشمەرگەی شۆڕشی گوڵانی پێشکەوتن خوازن و میراتگری شەیدانن زۆرێک لەمانە بەداخەوە زەمان دەرفەتی نەداون خوێندن تەواو بکەن خوێندنیان هەبێ ئاستی وشیاریان لە ئاستێکی بەرزابێ بۆیە ئەم سیستەمی دەنگدانەشەکە جەناب دیقەت دابێ یعنی زۆر بە بچووکترین هەڵەت دەنگەکەتە سووتا بۆ نمونە خەڵکەیە ئاڵازەردەکەی ئەوە نەخۆشەوێ مۆرەگەی لەسەر ئاڵاکە داوە لە کاتێک ئەمە دەنگەکەی سووتانوە چوار گۆشەیەکی بچووکی تیا بووە ئەگەر ئەو کەسە دەستی بلەرزێ بەر خەتی چوار گۆشەکە بکەوێ دەنگەکەی سووتاوە دەمن بەڵێنت پێدەم یعنی زۆرێک لە خەڵکی ئێمە پێشمەرگەی شۆڕشی ئەیلور و پێشمەرگەی شۆڕشی گوڵان و میراتگری شەهیدەکانمان دەنگەکانی ئێمە سووتاوە سەرباری ئەمەش دەنگی پارتی دیموکراتی کوردستان زۆرێک پەنجین جیازەکە پەنجی نەخوێندوێتەوە کێشەکە بۆچی گەڕێتەوە بۆ پەرلەمانی داهاتووی بۆ هەڵبژاردننی داوەتی پەرلەمانی عێراق ئەو کێشە چارەسەر بکرێ و سەرباری هەموو ئەمانش یعنی بەڕاستی ئەمە زەربەیەک و لە پارتی درراوە سەرباری هەموو ئەمانش بە چەند هۆکارێک خەڵکی هەیە ئەندام و ڕێخستنی پارتیە وەک چۆن ئەندام و ڕێخستنی حیزبەکانی تریش کەمتر ڕۆشتن بۆ دەنگدان بە ئینسان واقعی بێت ئیتر ئایا هۆکاری ناوخۆیە هۆکاری ئەوەی ڕقی لە کاکچۆمان و سیروانە ڕقی لە هەر شتێکە ئاستی وشەری ئەمە نەگەستوەتە ئاشتێک هەندێک کەس نەگەشتە ئاستێک کە بڵێ ئەمە تەحەدای سیروان نییە ئەمە ئەگەر دەنگ نەدەم دەنگ بە پارتی نادەم بەداخەوە هەندێک نەڕۆشتەوە پێویست نەڕۆشتەوە زۆر باش دەنگی پارتی ئەوە بڵێم دەنگی پارتی بە دڵنیایەوە لەم حەجمە ئیستەی زیاترە و ئەگەر یەک بازنەیی بووە ئەمە ئەومان لەبیر بێت دەنگەکانی پارتی نزیکی 46 کورسیە بۆ لە بری 39 کورسی و هەر ئەو حیزبە بچووکانە داوایان کرد حیزبی معارەزە داوای کردیانت نابێ یەک بازنەیی بێ لە کاتێکیان ئەگەر یەک بازنەیی بێ پارتی هەلەکە ئەقۆزێتەوە یعنی برادرانی پارتی دیموکراتی کوردستان تەکلیفیانەکەن بەڕێزان ئەم سیستەمی یەک بازنەیە بۆ هەرێمی کوردستان باشترە چونکە بۆ بەتایبەتی بۆ پارتە بچووکەکان لە هەڵەبجەی شەهیدەوە تا زاخۆ هەموو دەنگەکان پۆکرێتەوە دابەشی سەر کورسیەکرێ لە کاتێکە کە سیستەمەکە فرە بازنەی بێ چوار بازنەی بێ ئەم دەنگانە پەرتە بن یعنی دەنگی هەر بازنەیەک وەجێ حساب بکرێ سەرڕای ئەوە یانی بۆ سیستەمە کە ناوی سیستەمی ساندیگۆیە کە ئەنجام درا پارتی دووبارە بووە ئەو هێزەی بەس تەنها لە دهۆک بارتەخای هێزێک کە ناوی یەکێتێ دەنگ بێنێ لە پارێزگایە کە زۆر بچووکنی و ڕێژی دانیشتوانیشی یعنی بە ئەندازەی هەولێر و سلێمانی بە تایبەتی سلێمانی کەمترە زۆر باشە ئەزانی یعنی جوانی پارتی لە چیایەتەوە زەوە بێنە کە پارتی بە تەنها حیزبی براوەیە و بەقەدەر حیزبی دووەم و سێم و چوارەم دەنگیەنە و زیاتریش یعنی سەرباری ئەمەش پارتی خۆفیعلە نەبێ پارتی هەرواش بێ چونکە بیرکردنەوەی گەورەوە کەڵێ مرۆڤی گەورە ئەخۆڵقێنێ حیزبی گەورە ئەخۆڵقێنێ پارتی پێویستە گەورە بیر بکاتەوە پارتی ئەوی دەگەر سیستەم یەک بازنەی بێ من لەگەڵیم ئەگەر سیستەم فرە بازنەی بێ لەگەڵیم ئەگەر چوار بازنەی بێ لەگەڵیم بیان و بڕ ئەگەر بیان و بڕە پارتی بیان و بڕ بوو من تەحەدا ئەەکەم تەسەورەکەم یعنی پارتی دیموکراتی کوردستان ئیستەش ئەتوانێ وەک چۆن ساڵی 2005 وەک چۆن ساڵی 92 ئێمە قەڵەمێکمان بەدەستەوە بوو خەڵەمێکی چاپ و سەحێکمانەدا لە ناوەڕاستی چوار گۆشەیەک ئەگەر ئیسەش بەو شێوازە بکرێتەوە پارتی لەوەش لارینی ئەڵێ فەرمونون با نوێنەری هەموو وێستگەکان هەموو بنکەکان دەنگەکان بژمێرن لە ڕێگای تەلەفۆنەوە بە سەروی خۆیان بڵێن و بۆ شێوازە بگاتەوە کۆمیسیۆنی باڵا بەڵام بەڕاستی کاک چۆمان ئەوەی کە گلەیە لای حیزبەکان یعنی لە فرە بازنەیە گلەیەکەن لە تاک بازنەیە گلەیەکەن کاتێک ئێمە لە بیرمان بێنی بەر لە هەڵبژاردن پێشنیاری خۆیان بوو کە بەم سیستەمە لە هەرێمی کوردستان یعنی هەڵبژاردن ئەنجام بدرێ بەڵام لە ئەنجامی دەنگەکانیان ئەوە تا یعنی ئێستا ناڕزایی دەڕەبڕون و باز لە تەزویر و یعنی ئەو تەزویر و تەزویرات دەکەن بەشێکی پەیوەندی بەو عەقڵە ڕۆژهەڵاتیەوەیە کە ئێمە هەمانەیەمە فێری کولتوری بەڵێ قوبوڵمان ئێمە کولتوری دۆڕاندنمان قوبوڵنی بۆ نمونە من و جەنابەت کاندیدین بەربژێری حیزبێکین یعنی تۆ شتێکە ناوت نا هەڵبژاردن ناوت نا پرۆسەی دەنگدان ئەبێ من چۆن داینێم بۆ خۆم سەرکەوم ئەوەش داینێم بۆ خۆم بدۆڕێم کاتێک من ئەگەر مسۆگەر بم بە دانانم بە لە پەرلەمانە ئەوە هەڵبژاردنیە بەڕاستیەوە تەعیناتە ئەو ناوی نادرێ هەڵبژاردن ئەبێ چەندێک ئەمەری بە دەرچوون هەیە ئەوەنەش ترسی لە کەوتن هەبێ ئەم حیزبانە ئێمە یعنی ئەگەر خۆی دەرچی ئەڵێ بەڵێ هەڵبژاردنەکە پاک و دروست و نەزیه بوو کاتێکیش کە خۆی دەرناچێت ئەڵێ هەمووی غەل و غەش و تەزویر بوو یعنی بەڕاستی من بە عیبەیەکی گەورەی ئەزانم بە شەرم و شوورەی ئەزانم سەرۆکی قەوارەیەک بە ئاشکرا بێتە سەر تەلەڤیزیۆن بڵێ من چۆن کاندیدم هەبووە بەربژێرم هەبووە ژنەکەی دەنگی پێ نەداوە
لە کاتێکا دەنگدان مافێکی شخصی خۆیت یعنی زۆر ئاساییە من خۆم هەڵبژێرم خێزانەکەم دەنگم پێ نەدا يعني بۆ ئەبێ هەر ئیلامە سیستەمی دیکتاتۆری خۆمە کۆرەی باکوور نییە يعني با ئەمە بیانوو نییە يعني فارس قسەیەکیان هەیە ئەڵێ نەگفتە بە تۆ کەسێک نییە کار و لێکن چوو گفتی دلیلت بیار تۆ ناکرێ يعني کەس نیە تۆ حەقی بە تۆ نییە بەڵام تۆ کاتێک کە قسەت کردی من حەقم هەیە بە تۆوە تۆ بێبی سەرمێنی وەک لە زمانی قانونی شەڵێن بنەمایەکی قانونی ئەلیسبات و علامانی دعا کێ بانگەشەی کارێکا بێ ئەوە بیسەلبێنێ یەخۆ هەر ئەوانی کە ئێستا بانگەشەی تەزویر یان بوونی تەزویر یان چوزانم سووتانی دەنگەکان پوچەڵکردنی دەنگەکانەوەی کە ناوێنن هەر ڕۆژێک بانگەشەیەکی بۆکەن هەموو ئەوانن کە دۆڕاون ینی بەشێکی لەوانن با ئینسان واقعی هەمووشیان نییە هەشیانە دەنگێکی کەمی هێناوە پیرۆزبایی کردو داوای پێکێنانی کابینەی دەیەمیشی کردووە ئەمە جێگای دەستخۆشیە بەڵام بەشێک لەوانە تەنها هۆکارەکەیان تەنها ئامانجیانەوەی کە دەنگیان نێناوە عەقڵێتی دۆڕاندنیان قوبوڵ نییە و ئەگەر بیان هێنایە یان هەڵبژاردنەکە پاک و جوان بووە لە کاتێکا پارتی دیموکراتی کوردستان زۆرترین ڕەخنەی لەسەر هەڵبژاردنەیە چونکە بە معنای کەمکردنەوە ڕاستە دەنگەکانی زیادی کردو 200,000 دەنگ هێشتا ئەوەش زیاترە دەنگی پارتی من دەتوانم گرنتی بدەم لەوە زیاترە بەڵام لە ڕێژەی کورسی هاتووەتە خوارەوە سەرباریەوەش لەبەرەوەی کە گەورە و دەوڵەتمەدارانە بیرەکاتەوە ئەڵێ فەرموون بێنە پێشەوە من هێڵی سوورم خەتی سوورم بازنەی سوورم لەسەر هیچ لایەنێکی سیاسی نییە تەنها لە ئیطارێکا بێکەنەتەوە یان و نیشتیمانیانە بیر بکاتەوە مامۆستا هەر دووبار جەنابتان زۆر جوان ینی چونە ناو ئەو باس و خواستەی ئەنجامدانی ینی هەڵبژاردن بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەبێتە تەفرەقە ینی نابێتە بەو معنای دیموکراسیتی بۆ نمونە لە سوید ئەنجام دەدرێت ینی ترس لە ئەنجامدانی دیموکراسیت ئەکاتە ئەمە بەڵام سەرڕای ئەو هەموو شارانە لە سەر دانیشتوانی هەرێمی کوردستان بە تایبەت لەسەر موچەخۆرانی هەرێمی کوردستان بوون دانیشتوانی هەرێمی کوردستان بەم بارودۆخەوە هەرچوون دەنگی خۆیاننا بەڵێ یەکێک لە ینی مەبەستەکەم لەوێ مامۆستا بەڵێ دەبواە ئەگەر ینی ئەمە ئەکرێ ئێمە بیدی کۆمێنین ینی بیسەلمێنین لەوەی کە دەنگدەر ئەگەر دەنگی نەدایە حەقی خۆی بوو بەرێک شارێکی زۆر بەمعنا بۆ تەفرەقەی کۆمەڵایەتی هەتا ماوەیەکی پێش هەڵبژاردنەکە ساردکردنەوەیەکی زۆر بێئومێدکردنیەکی خەڵکی زۆر لە ڕاستیە سەرباری هەموو ئەمانش دەنگدەری خەڵکی هەرێمی کوردستان ڕۆژتە سەر سنوورەکانی دەنگدان کاک چۆمەنگیان ینی زۆرێک لە بینەر و بیزەری بەڕێز ئاگادارن ئەگەر خۆشیان نەڕۆست بێستن بۆ سنووری دەنگدان بەرویست گەو بنکەکانیان بینیوە هەڵبژاردننی ئەم جارە یعنی بەڕاستی بە معنای کەلیمە گەرم و گوڕی پێوە دیار بوو ئەگەر دیقەتی دابێ حیزبەکان بۆ نون پارتی دیموکراتی کوردستان تۆ سەیریگە جەنابی سەرۆک بارزانی بە تەمەنێکی 70 ساڵی و خۆی گەورە تەمەنی پڕبەرەکەت و تەمەنی دێش بکە چەندین لیقائی بینیوە لە هەموو چین و توێژەکانی بینیوە کادری عاجزی بینیوە کادری سەرکەوتوی بینیوە یعنی پێشمەرگە چینی فەرمانبەران ئەوەی کە مهتەم بوو پێوەی زۆر بەراورد بە هەڵبژاردنەکانی تر زۆرترین خەڵکی بینیوە باشە لەسەر ئاستی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و پلەی وەزیر و بەڕێوەبەری گشتی و ئەوانەی کە پۆستی حکومیان هەیە و کارێکیان پێکرێت هەمویان هێناوە بۆ پارێزگای سلێمانی بۆ ئەم سنوورە بەسم پارێزگای سلێمانی و ئیداری ڕاپەڕین و گەرمیان وڵاتجان بۆی زۆرترین دەنگ کۆبکەین و لە مقابلە یەکێتی نیشتیمانیی کوردستان بە هەمان شێوە بۆ حیزبەکانی تر بە هەمویان بە هەمان شێوە بوون بۆی ئەمە وای کرد یعنی بەڕاستی ئەوەی کە بە حیزبەکانیش بانگەشیان بۆ کردکەم هەڵبژاردنە پاکە مردوەکانی تیا سڕاوەتەوە سووری نەماوە و لیستەکە پاکراوەتەوە ئاوارەی عەرەبی تیانە و تەزویری تیانە و پارتی ناتوانێت تەزویر بکات کرد خەڵک دڵی زیاتر بە هەڵبژاردن خۆش بێ کۆی ئەو قاو قسە و قسەڵۆکانە بە درۆ نەخرانەوە لە ئەنجامی ئەنجامدانی هەڵبژاردنەکەی ئەمجار خەڵک بەگشتی بە درۆی خستەوە ئەین زۆرینەی خەڵک بە درۆی خستەوە کە وانە بوو بگرە پارتی زەرمەند لە هەڵمەتی هەڵبژاردنەکان یان زۆمبیەکان زین ببوونێتەوە بەڵێ زۆمبیتیانە باوەم جارە بەپێی پێوەری قسەی خۆیان بەپێی بەڵگە و دیکۆمنت و ڤیدۆکە ماویانە زۆمبیتیانە مابوو مردوویتیانە مابوو سووریتیانە مابوو ئاوارەیتیانە مابوو و خەڵکی و پارتی مەجای تەزویری نەمابوو لەبەرەوەی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی کوردستان سەرپەرشتی نەکرد ڕاستەخۆ کۆمیسیۆنی باڵای عێراق سەرپەرشتیە کرد و ئێستا کەوتونەتە موقیفێکی محریجە وەک عەرەبەڵ یعنی نازانن ئەگەر بڵێن ئەمە هەڵبژاردنە تەزویری تایە کەواتە پارتی پێشووتر ڕاستیەکە دەیەوێت کەوتونەتەوە نازانم بە چ دینە شایەتمان یعنی بەڕاستی حتا ئیسە زۆریان تەزویر کراوە بەرەی پارتی بۆ قەواری هەرێمی کوردستان بەجددی دۆخێکی ناخۆش بوو ڕی ینی ئیدارەدان ئیرادە و لێبەستنەوە عێراق ئیداری هەڵبژاردنان بارتەقای ئەوە ینی ئەمە ئەنجامەکانمان بینی ئەمە ئەنجامەکانمان بوو ئەمە یەک و دویش با وەک عەرەبەڵێ لەو ئەنسەفە ناز دەستەراح القاضی با ئینسان قسەیەکیش بکات بۆ هەڵبژاردننی ئەم جارە جیاواز لە هەڵبژاردنەکانی تر یعنی ڕاستە گەرم و کوڕی پێوە بۆ ڕاستە سێنا لەسەر باوەڕەکەی دەنگدەر هەبوو لە ماڵەوە بە سیاری تایبەتی دوو جارە چوون بە دوایە
حیزبەکان دووجار ڕۆشن بە دوایە بە سیارەوە یان هێنا بەس دەنگەکەی بدا لەگەڵ ئەوەشە هەڵبژاردنێکی بەڕاستی مەدەنیانە بوو هەڵبژاردنێکی دەتوانم بڵێم دیموکراسیانە بوو دیموکراسیانە و مەدەنیانە بوو لە لای کێ ئەوە هیچ ئوستاز ینی کە ئێمە بینیمانەوە کەمێ خولوقات هەبوو بەقەی خۆشیە بوو تەقەی خۆشیە بوو لەلایەن ئەوانەوە کنیان ئەمە کۆمیدیەوەش بەداخەوە لە هەڵەبجەی شەید بەدەر لەوەش کە ئێمە بینیمان بەرپرسێک نوێنەری حیزبێکی سیاسی ئیهانەی پێکرد سوکایەتی پێکرد وەستاواشیانە سەر تۆمار کرد بەڵام بەگشتی وەگەڵێ کاتێک کە تۆ باس لە شتێکی بەگشتی باسێکی بەگشتی خەڵک ڕۆحیەتی دیموکراسی قوبوڵ کردبوو خەڵکەکە بە زۆری چونکە سەرباری ئەوە من باوەڕەکەی یانی زۆر لە محەتەبینیومە پارتیەکان و یەکێتیەکان و یەکگرتوەکان و بە یەکۆ دەمەتەقەیانە کرد و قسەیانە کرد و ئاگاشیانەی دەنگدەری خۆیان بوو یعنی خواخۆیان دەنگدەرێکیان کە ئەمە ئاستێکی بەرزی وشیاریە سواز بە خۆیان پێی گەشتوین دروشمەکانی پارتی دیموکراتی کوردستان ئەو بەرپرسیارەتی دروست نەکرد بۆ دۆخێکی لەبار لە ئەنجامدانی هەڵبژارنەکانی ئەمجار دەستی خۆش بێ بۆ پرسیارەکەت دروشمی پارتی دیموکراتی کوردستان جیاواز بوو لە هەموو دروشمەکانی تر کاک چۆمانگیان لە ڕاستیە ئەوان ئەیان وەستان ئەیان ڕوخان تێکیان ئەدا احتراما يعني من عيب أو بلهم دروءكان آخر أو كي قصية كتو كسي خوي بسياسي بزاني وردي من على كسي كاتيك دو باريزر لدادقا برياري جنابي حاكم تاني ليأدن خونا راستا خوهر أو قصي أوانا كان بلان بشوازيكي أدبي برقي ياساي بياكم بين تميزي قرار برياركا كينو يتوش قيشة كتميزي برياري من بكرو فرم أوي كبدلني بلان شوازي أخاوتن أو شوازي أخاوتن سياسي أنا نية أي رخينين تيك يدين كاولي أكين بوایلی ئەەکەیت نەخێت چاکی بکەرەوە ئەبێ چاکی بکەیتەوە بەڵام بەراورد بەمانە شیعاری پارتی دروشمی پارتی دروشمێکی بنیادنەرانە بوو دروشمێکی هەست بە مەسئولیەتکردن بوو سەرەتا ئارامی یعنی ئارامی لە پێش هەموو شتێک جەناب دەزانی ئارامشی دەرونی وەک فارسەکان ئەڵێن من ئەگەر ئارامیم نەبێ ناتوانم بەرنامە بۆ جەناب پێشکەش بکەم هەرسە زەمین لەرزەیەک لێمان بدات من ناچارم مایکەکە فڕە بدەم و بڕۆمە خوارەوە بۆیە پێویستە کەشوهەوایەکی ئارام بخڵقێنی ئەو جا دوای ئارامی کە من ئارام بووم ئاوەدانی ئەتوانم بنیاد بنێم و دوای ئەوە پێکەوەی ئێمە ناچارین یعنی محکومین بەوەی پێکەوە بین سەرباری پێکەوە بوونەکەشمان پێویستە خۆڕاگر بین لەبەرەوەی هەم تەحەدای بەداخەوە ناوخۆی هەنێک تەحەدای وڵاتانی دراوسێ تموحی وڵاتانی زلهێز لەسەر ئاستی دنیا کە تەحەکوم بە سیاسەتی جیهانۆکەن بەرژەوەندیان ڕەنگ بێ لەوا بێ ئێمە بدەن بە گژیەکە بۆ ئێمە پێویستە سەرەتا ئارامی دابینکەین ئەوجا ئاوەدانی بکەینەوە ئەوجا پێکەوە خۆڕاگر بین کە بەلای منەوە یعنی جوانترین دروشم بوو کە پارتێکی سیاسی بتوانێت هەڵی بگرێ و کاری لەسەر بکە بەڵام ئەوشمان لەبیر بێ یعنی دەنگدەر بەتەنها بە شیعار ناخەڵێت تێکاک چۆمانگیان چونکە پێویستە ئەم شیعارە بەراورد دەکات بە ڕابرد و ئەگەر سەیری کە پرۆژەکانی پارتی دیموکراتی کوردستان ڕەنگدانەوەی دروشمەکەی بوو بۆیە خەڵک باوەڕی پێ هەبوو بەواتە ئەو دروشمانەی کە وەری گرتوو ناکاتە ئەوی کە دەنگدەری هەرێمی کوردستان هۆشیارە بە ئاگایە لەوەی کابینی نوێم چی کردووە کابینی نوێم ئیشەکانی لە کابینی دەیەما تەواو بکات لە نمونەی کارەکان لە دهۆکن لە نمونی خزمەتگوزاریەکان لە هەولێرن بەڵێ هەر لەم سنوورەی ئێمە ئەوەی کە کابینەکە دەسەڵاتیەوە بێتەنان لە ڕێگەی حیزبی شەوی بیرمان زۆر پرۆژەی بچووک لە سنووری هەڵەبجە و ئەم سنوورانە کرا کە بەداخەوە ئەوان نایەڵن دەستی حکوومەتی پێ بگایان بە جۆرێک لە جۆرەکان ڕێگری دروستەکەن بۆیە پارتی دیموکراتی کوردستان یعنی نەی شاردەوە ئەگەر لە ڕێگای حیزبی شەوە بێ هەوڵەدات ئیشەکان بکە پرۆژەکان بکە بەڵێ ئەوە ئاستێکی وشاری بەرزەکە دەنگدەر بتوانێت لەسەر ئاستی پرۆژە دەنگ بدا نەک لەسەر ئاستی بەرژەوەندی کەسی چونکە بەرژەوەندی کەسی ئەکرێ ئیمڕۆ بۆ من هەبێ بەڵام سبەینی ئەبڕێ بەڵام کاتێک بەرژەوەندی گشتی هەبوو بەهێزکردنی ژێرخانی ئابووری بوو ئەو کاتە بەتەنها من قازانجی لێ ناکەم هەموو گوێگر و دەنگدەر و بیسەر و ئەوشی کە معارەزەی ئەم حکوومەتی هەمووی قازانجی لێەکە پارتی دیموکراتی کوردستانم دروشمانەی هەڵگرت ئارامی ئاوەدانی ئارامیەکەم لەلام مهمە ئەو واژەیە ئەکاتە ئەوەی کە پارتی بەم کورسیانی کە هێناوێتی بۆ دووبارە ینی پێکێنانەوەی کابینەی حوتەم ینی ئارامی دروست کات بۆی زوو ینی ئەو هەموو بڕیارانە لە ئەویش بەتابەتی مامۆسا مەبەستم لە غیابی دەستورە ئەو هەموو بڕیارانە دەرنەد ینی دەرنەکرێن ینی شەڕەکە حتا لە پەرلەمانیش نەکرێت ئارامی مەبەستم لەوەیە کە کۆی قسەکانم کۆکەمەوە لەوەی کە ینی چەندین لایەن بەشدار بوون لە کابینی نوێمە لە کۆتا لە شش ڕۆژی مابوو ینی 6 ڕۆژی مابوو کابینەکەیان بەجێش وەزیرەکە ئەم دوو فاقیەتە بەڵام لە ڕاستیە دەنگدەریش سزای ئەو پارتانەی داوە با ئێمە واقعی بین یعنی دەنگدەر هۆشی بەهۆی هاتۆتۆ بەخۆی هاتۆتۆ دەنگدەری ئێستا ئێمە واعیترە لە دەنگدەری 10 ساڵ و 5 ساڵ پێش ئێستا ینی لە ڕاستیە بۆیە دەنگدەر سزای ئەو پارتە سیاسیانەی داوە وەک جەناب دامەژت پێدا ئارامی بەر لە هەموو شتێکە پارتی دیموکراتی کوردستان کە زۆرینەی
وەک عەرزم کردی بەقەد حیزبی دووەم و سێم و چوارەم دەنگی زیاتر هێناوە پێویستە ئارامتر بێ هەوڵ بۆ ئارامتری ئەم هەرێمە بدا و بەردەوامیش دەبیری بە ئێمە چەندین نەیارمان هەیە لە سنوورەکەمانە لە چوار دەورمانە. مامۆستا کلیلی سەرکەوتنی پارتی دیموکراتی کوردستان وەکو دواتەوەرە ناکاتە کلیلی سەرکەوتنی کوردستانیان خود کوردستانیان دڵخۆشە ئەوە بەڵگە سەرماندوێتی هەرکی پارتی بەهێز بوو بێ ئەم قوارەی هەرێمی کوردستانە بەهێز بووە نەک هەربەتەنە ئەم قوارە بگرە قوارەکانی تریش بەشەکانی تری کوردستان چاویان لەم قوارە بووە و ئێمە بینیمان لەسەر ئاستی باڵا سەرۆکی فەڕەنسا بە پرۆتۆکۆڵێکی ڕسمی هادا هەرێمی کوردستانی ئێمە دابەزی کە ئەوە ئینجازێکی گەورە بوو و ئێمە بینیمان سەرۆکی هەرێمی کوردستانەکەمان کاتێکە سەردانی وڵاتێکە کە بەڕاستی ئەوە پێشوازی لە کاک نێچیروان بارزانی نییە یان جەنابی سەرۆک بارزانی ئەوە پێش ئەو شخصە تەمسیلی هەموو هەرێمەکەکە ئەوە تەمسیلی منەکە تەمسیلی جنابتەکە تەمسیلی ئەو حیزبە ئیسلامی و ئەلمانیانە ئەکا کە لەم هەرێمەی ئێمە ئەژین ژیان بەسەرە بن بۆیە پارتی دیموکراتی کوردستان لە ڕاستیە واقع بینە ئەوجا کلیلی سەرکەوتنەکەی لەوەیە ئەوەی پشتی بە دەنگدەری خۆی بەستووە ئەوەی پشتی بە خەڵکی خۆی بەستووە ئەتوانم بڵێم دەیەکی گەور ڕاستە کار لەسەر پەیوەندی نێودەوڵەتیەکە بەڵام پشتی بە دەرەوە نەبەست و ناشی بەسێت بەم واتایە ینی پارتی کە یەکەمی بێڕێکابەرە ینی لە بەتایبەتی لە ینی هەرێمی کوردستان سەرڕاوە یەکەمی عراقیشە وەکو حیزب لە ئەنجامی بەدەزێنانی ئەنجامی دەنگدەری هەرێمی کوردستان دووبارەڵێ باوشم کردوەوە بۆ لایەنەکانی دیکە غرور یعنی مەبەستم لەوەیە ئەو غرور و خۆ بە زلزانین لە دەنگەکانی پارتیۆ ینی نییە کە لە ئەنجامایی بینینەوە هەرێکێک لە بنەماکانی پارتی دیموکراتی کوردستان ئەگەر دیقەتی دابێ ئەوەیە ئینسان نە لە شکستە لە کەوتنە ناومێت بێ نە لە سەرکەوتنیشان مەغرور بیت کاتێک کە تۆ مەغرور بووی دیر کۆتاییت پێت بەرەو ڕوخانە ڕۆی کاتێکیش کە ناومێت بووی ئینسان هەر نابێ حیزبی سیاسی هەرێمە من و جەنابتین شخصی معنەوێ نابێ ناومێت بین چونکە تیشکی ومێت وکەڵی لای خواوە دێ لە هێزێکەوە دێ بەدەر لەم هێزێ لەسەر ئەم هێزەوەیە کە ئێمە ئیبینین ئێمە وازانین بە عەقڵی ئێمە پێوەری بۆکەین بۆیە ئینسان نەبێت لە ناڕەحەتیە بێ ئومێد بێ و نە لە ڕەحەتی و خۆشیە مەغرور بێ بەڵێ پارتی نەک ناومێت نەبووە لە شکستەکانە پشتی بە خەڵکی خۆی بەستووە طبعا تۆ بتەوێنێتەوە ناڵێم شکست بەڵام ژیان بەردەوام بەم واتایە مامۆستا لە 20 ئۆکتۆبەر داستانی تۆمار کرد لە 20 ئۆکتۆبەری 2017 لە 20 ئۆکتۆبەری 2024 دووبارە بە دیموکراسی داستانی مەبەستم لە ئێمە لە ئەو جیناومێدیا بووین ئەو کاتەکە 20 ئۆکتۆبەر بوو سەگانی جەنابتم زۆر جوانە لە کاتێکیش کە پارتی دیموکراتی کوردستان دیسان بە حیزبی یەکەم دەرەچێتەوە دەنگێک 200,000 دەنگ لە 200,000 زیاتر لە دەنگەکانی خۆی زیاترەکە و دڵنیاشین کە دەنگی تری زۆری تر لەو زیاتری هەیە و خەڵکێکی تریش بەڕاستی لەسەر ئەساسی پرۆژە من دڵنیام بۆ 4 ساڵی داهاتوو بەرنامەی پارتی دیموکراتی کوردستان لەم بەرنامە بەوەکەڵەیە خوای گەورە ئەم هەرێمەی ئێمە لەم شەڕ و فیتنە بپارێزێشکەبا لە بیرمان بێ سنوورەکەی ئێمە وەکەڵێ وەک مەنجەڵ ئەکوڵێ بەتەنها ئێمە هەرێمێکی ئارامی دۆخی ناوچەکە هەمووی ئەکوڵێ لە ڕاستی ئیسرائیل هەڕەشەی ئێرانەکە ئێران بە هەمان شێوە و زۆرێک لە وڵاتەکانی ئێمە تێکچوون ئەگەر ئەم هەرێمەی ئێمە ئیشڵا پارێزرا بێ کە لە ڕاستیە لە ساڵی 1990 ئێمە خۆمان حکومی خۆمانەکەین توانیومانە باڵانس ڕاگرین کاک چۆمان ئەو کە لای من زۆر گرنگە یعنی هاوسەنگی باڵانس ئەم هەرێمە وا لێ نەکەی کە ڕۆژ ئاوا ڕقی لێمان بێ بڵێ ئەمە هەرێمێکی شەرقیە وای لێ نەکەی کە غەربەکان ڕقی لێمان بێ بڵێن ئەم هەرێمە هەرێمێکی شەرقیە و لای داهاتۆ بەلای سین و رووسیا و ئێران و کۆمەڵ وڵاتانی ترە کە تەمسیلی بلۆکێکی ترەکەن ئێمە هاوسەنگیمان پاراستووە ئێمە لەسەر ئەساسی وەک عەرەبەڵێ وەک زمانی قانوڵی احترامی متەبادل لەسەر ئەساسی مەسالیحی متەبادل ئەمە هەرێمەمان پاراستووە ئێمە ئەم هەرێمە پارێزین و بەردەوام بین دڵنیاتەکەم دەنگی پارتی دیموکراتی کوردستان زۆر لەو دەنگەی زیاتری شەکات دنیای سپاس بۆ مامۆستا سیروان حەمە شەریف ماستر لە یاسای نێودەوڵەتی یاخود چاودێری سیاسی کە لە دیداری تایبەت لەگەڵ ما بوویت زۆر سپاس بۆ جەنابتان زۆر سپاس مامۆستا خۆشەویستان ئازیزانەوەش هەمیشە تەندروست و کامەران بن